هێزەکانی ئاسایشی عێراق چ عەسکەری چ ئەمنی نەیانتوانیوە لە پارێزگای دیالە یەکدەست و یەکڕەنگ بن لەبەرەوەی کێشەی نێوان پارێزگاری دیالە لەگەڵ قائیدی شورتەی دیالە ڕۆژ بە ڕۆژ تەشەنەی کردووە و کێشەی عەشایری لێکەوتوتەوە و تەنانەت ئەو ڕۆژەی کە وەزیری ناوخۆ هات زیاتر کێشەکان قوڵتر بووەوە لە نێوان پارێزگار و لە نێوان قائیدی شورتە وەزیری ناوخۆ بڕیاریدا قائیدی شورتە نەقڵکە لەبەر ئەوە کێشەی گەورەتری لێبووەوە و کوشتاریشی لێبوو ئێستا زیاتر لە 3 کەس کوژراوە و بریندارێکی زۆر هەیە و ڕێگەکان داخراوە و تا بێتیش تەشەنە ئەکا لەبەرەوەی هەردوو عەشرەتەکە هەم تمیم هەرچەند هەردوو عەشرەتەکە سەر بە قواتی بەدرن سەر بە منەظەمەی بەدرن بەڵام لەگەڵ ئەوە کێشە و گرفتی ناوخۆی گەورە هەیە و بۆیە ئەوان لە خانبەنی سەعات ڕێگەیان بەستووە و ئەمانی شەشارەبان ڕێگەیان بەستووە ئێستا تەنها ئەو ڕێگەیە کە مابوو بەرەو بەغا ئەو ڕێگە داخراوە ڕێگەکانی تریش پێشتر لەبەر مەترسی داعش داخرابوو ئەم ڕەوشە ئەمنیە نابێ وا بڕوا بەڕاستی پێویستە کات زوو بەپەلە بێنە هانایەوە حکومەتی عێراق بێت و بەپەلە بە وردی با بڵێم لێی بکۆڵێتەوە و چارەسەری کێشەکان